کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهارەی خانمانە لە سلێمانی. هەڵبژاردن بۆ دایکانێک دەکرێت کە نمونە بوون لە خۆڕاگری و پەروەردەکردنی منداڵەکانیان سەر ڕای لە دەستدانی هاوسەر، بەڵام بوون بە کێوێکی گەورە بۆ سەرکەوتنی منداڵەکانیان کە هەم دایک هەم باوک بوون بۆیان. باسکردن لە وەرەبەرزی و هەڵوێستی ئەم دایکانە کەم دڵ هەبوو خۆی بۆ بگیرێت و دڵپڕ نەبێت. هەمووان خۆیان بە قەرزاری دایکیان دەزان و فرمێسک بە چاویاندا ناوەستێت. توانیم کۆڵبەری ئێران مەکرە چوون بۆ ئێرانە هاتمەوە بە مڵە خوردەوە لەگەڵا ئەم کچە ئەڵغامان پیاتەقیوە بەخوا لەو هەردوو بەردەی ساوجی ئەزانی ئاوام ناڵم بەخێو کردوە دەم ناڵ دوکانی مریشکم دانابوو ساردیم دروسە کرد حەو کچوو سێ کوڕ ئەیسێ شکر مامەسافاتی ئەمەلایە لەخوا بەزیا بەخەتیبە ئەوە مامەسای ئینگلیزیە یەک ماستەری لە تاران تەواو کرد. فێستیڤاڵەکە بە سەرپەرشتی ڕێکخراوەکانی خوشکان و ئافرەتانی هەر سێ لایەنی ئیسلامی بە درێژایی 3 ڕۆژ لە سلێمانی بەڕێوە چوو کە ئامانج پیشاندانی کولتوری جوانی کوردی و ڕەسەنایەتی بوو، نیشاندانی جوانیەکانی خێزان و پێکەوەیی بوو لە نێو ئەو چەمکە دژباوەی ئێستا دەیانەوێت تۆی خراپی لە کۆمەڵگەی کوردیدا بچێنن. لای ئێمە ئەمانە دایکی نمونەین کە خۆیان قوربانین و بە قوربانیدانی خۆیان کۆمەڵێ ڕۆڵەی زۆر جوانیان پەروەردە کردووە کە هەر یەکە بە شێوازێک لە خزمەتی ئەو نیشتیمانەدان و لە گۆشەنیگایەکی ئەم نیشتیمانەوە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام، خزمەت بە گەل و نیشتیمانەکەیانەکەن، بەشێک بوون لە پاراستنی خێزان و بەشێک بوون لە پاراستنی کەرامەتی ئەو گەلە بە هەموو هەوڵێکیان تەنانەت کاری زۆر سەختیان کردووە کە زۆر جیاوازە لەو دایکانی کە ئەمڕۆ هەیە، کاری زۆر ناڕەحەتیان کردووە، ئەرکێکی زۆر تەنانەت لە ئاوارەی لە دەربەدەری لەوەی کە هەر ڕۆژێک ماڵیان لە شوێنێک ڕۆژێک لە ڕۆژهەڵات ڕۆژێک لە ڕۆژ لە باشوور. بۆیە ئێمە ئەمانەمان کردە سەرمان و دەستی ماندووبوونیانمان ماچ کردو. دایکانی نمونەیی دەڵێن ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوە بووە دین و ژینی خێزان و منداڵەکانمان بپارێزین و بیان کەینە تاکێکی بەسووت بۆ کۆمەڵگە و دەوروبەریان. زمانی ئێمە زمانی حکومەتی بەعز بوو، مختەفێتی و ترس و ڕاونان و ماڵ بەجێهێشتن و ماساتی مناڵ کە تەلەبە بوو ناتوانی سعیەکانیان بکەن و بەدڵی خۆیان لە ماڵەکانە و ئەو شەوەی کە مناڵ ئیمتیحانێ بۆ بە ڕامان کردایان و هاتاتانگرن لەبەرەوە هەر یەکە شێوەیە کە محنەت و هیلاکەکەی مەجبور بووین پیشان بینە بەر ئەو زروفە و ئەو ڕۆژگارە. دوای ئەوە اینجا معیشەتی مناڵ حکومەت خانی حجزە کرد، معاتی حجزە کرد، توانیم وەکو معاملێکی خەیاتی دروست بکەم بۆ مناڵەکان و دانیشتم لە ماڵەوانی و چەندەها کەسی تر لەگەڵمان بەشداری بن و خەیاتی بکەن و مێژەی مناڵەکانی خۆم دەربێنم. مەبەست لە هەڵبژاردننی دایکی نمونەی لەم چالاکیەدا بۆ ئەوەیە بە هەموو جیهان بوترێت ئەو ژنانە نمونەی جوان و کۆکەرەوەی خێزانن، ئەوانە بوون کە لە سایاندا ئێستا دەیانەوەی سەرکەوتوو پێگەیشتووە، ئەو شەهامەتانەی کە ئێستا بەشێک لە ڕێکخراوەکان و بەناو چالاکوانان دەیانەوێت دای بماڵێنن لە کۆمەڵگا و خێزان و لە ڕێگەوە هەڵی بوەشێنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.